لە عەقڵیەوەدا گومانم دەکرد. وەگەر منیش ئێوەم لە پێشتا نەناسی بە وەڵامێکی شیاوی خۆتانم دەدایەوە. ئەمە لە من بەدوورە کە لەم تەمەنەدا بمەوێ خۆم کەمە گاڵتە و گەپی گەورە و بچووک. من ئەوانەی کە دەیانڵێم لە هەموویان دڵنیام. هەرچەند بڕوا پێکردنیان زۆر دژوارە. ئەمە ئاەتێکی ئاشکرایە لەلایەن خودداوە. ئەگەر ڕاستەقینە بێت بێگومان ڕەحمەتێک لەلایەن ئەو کراوە تا ئێمە ئاگادار بکاتەوە. نازانم چی بەسەر عەقڵی ئەمانە هاتووە. ئایا دڵەکانی نەخۆشی کەسانێکی وەکو هەراکلیۆس خەوەر دەبێتەوە؟ من کە بڕوا ناکەم. بێگومان ئەمە هەر ئەو موعجزەیە کە لە خوداوەند بۆ زیندووکردنەوەی مردووەکان داوامان دەکرد. نمونەیەک بۆ ژیانەوە و گەڕانەوەی ڕۆحەکان بۆ نێو جەستەکانیان. وا بەم ڕووداوە زۆر گەورەیە. هەر چەشنە دردۆنگیەک سەبارەت بە ڕۆژی پەسڵان لە دڵی ڕاستپێژان و پاکڵاندا لاو دەچێت. بە بێگومان خوداوەند بەم چەشنە مردووەکان زیندوو دەکاتەوە. هیوادارم بەو چەشنە بێت. ئیزن دەفەرمون لەوحی شەهیدانی ئەشکەوت بێنمە خزمەتتان؟ زۆر سپاس دەکەم. من کە ناتوانم ئەمە ببینم. معلوم نییە ئەم قسە پوچانەکەی دوایی دێت. ئەم کابرایان لەکوێ دیتۆتەوە؟ نازانم. هەر سبەینەیە لەم خورافاتانە خوددا دروست دەکەن و تۆدۆز لە بەرامبەریاندا چۆک داددا و ئێمەش ناچار دەکەن ملکەچکەین بۆ لادەیەکان. ئەم ڕووداوەیە هەرگز نایەتە پێش. ئەسڵان چێ ئەزانێت کە بەسەر هاتی شەهیدان یەشکە دروست بێت؟ ئەوانە هەمووی شێتن. بێدەنگ بووم جەناب مەسەودیا، شتێک بڵێ. شەرمەزاری زمانی بەسلوب لەوەی کە ناتوانم شکرانە بژێری ئەم هەموو نعمەتەی خوددا بم زۆر شەرمەندە. کام نعمەت جەنابی مەسەودیا؟ نعمەتی ڕزگار بوون لە بەندی زەمان بۆ من کات و سات مردووە و ناتوانێت لە تێگەیشتنی بیر و باوەڕم بەرگری بکات. ئێستا من بە ئاسانی ڕاستەقینەکانی درێژەی مێژوو دەبینم، بەڵام تێگەیشتن ڕاستیەکان بۆیەوە زۆر دژوارە. ئەمانە چێن؟ نازانم. باشترە ئێمەش بڕۆین بۆ لایەن تا بزانین مەسەلە چییە. زۆر چاکە. بڕۆین. بڕۆین. خاوەنشکۆ ئاریۆس لەگەڵ هاوڕەکانی. خاوەنشکۆ
فەرموو 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 ئەم نێعمەتە خودایە کە بە ئێمە دراوە ئێوان ها؟ ئەوان تەنیا نین. 6 کەس لە یارانی هێشتا لە ئەشکەوتن. یانی دۆستانی ئێوە ئێستا خەوەرن؟ ئەوانی زیندوو بوونەتەوە؟ بەڵێ هەموویان خەبەر بوونەتەوە. بەڵام ئەمە ناممکنە. هیچ شتێک لە بەرامبەر هێزی خوداوە نەگونجاو نییە جەنابی هێراکلیوس، مەگەر بۆ ئەوانەی ئینکار دەکەن. گۆڕانی دڵۆپی خوێن بە جنابی هێراکلیوس نەگونجاوترە یا خەوێکی دوور و درێژ بڕواکردن بە کامیان دژوارترە؟ جنابی هێراکلیوس چ بۆ؟ ئەی بۆ بێدەنگی بۆ قسە ناکەی؟ درود بۆ خاوەنشکۆکان. جەنابی مەکسیمیلیان، دەکرێت جارێکی تر ناوی دۆستەکانتان بڵێنەوە؟ یێڤانیس، سۆدینانوس، دیناسیوس، تێلمیخا، مارتینوس و ئەنتۆنیوسی شوە. بەڵێ بەڵێ. سەیری بکەن. لێرەدا نووسراوە نێوی دۆستەکانی جەنابی ماکسیمیلیانۆس. سەیرە، بەڵام ئەمە چۆن دەکرێت؟ چۆن ئەم هەموو ساڵە بەبێ خۆراک زیندوو ماون؟ چۆن لە ماوەیە و 300 ساڵەدا لەشی ئەوان لەسەر بەردەکان نەڕزاوە؟ من هەواڵێکم نییە. ئەو کەسەی کارەکان لە دەستیدایە باشتر دەزانێ. ڕەنگە ئەوان مردوو بێتن و خوددا تەرمەکانیانی پاراستووە و پاشان دووبارە وەکو ئەوزەیری نەبی ئەوانی زیندوو کردوتەوە. بە جێگەی ئەم چەشنە قسە و باسانە خەڵک ئاگادارکەن تا ئەم موعجزە ئاشکرایە ببینن. ئەوە موعجزەیەکە کە بە زۆرێک لە دردونگیەکان سەبارەت بە مەعاد کۆتایی دێنێ. ئەگەر بڕیار بووایە خەڵک لە بەرامبەر مۆجزەکاندا سەریاندا بنواندبا، هیچ کەس دژی پێغەمبەران کافر نەدەبوو. قسەی ئێوە سەبارەت بە دوژمنان ڕاست و دروستە، بەڵام ڕاستیقی نەخوازانیش کەم نی. ئێوە خەبەرتان نییە کە منکرانی مەعاد چۆن بێشەرمی دەکەن وە چەندە بە بەڵگەکانی بێبناغا مؤمنینی خوداپەرست دەخەنە تەنگانە و مەترسێوە. هەبوونی ئێوە زاری قسە پوچبێژان دەبەستێ. باشتر نییە دۆستەکانی ئێوەیش بێنە ناو شار تا تەواوی خەڵک بیبینن کە یارانی ئەشکەوت هەموو زیندوو بوونەتەوە؟ بۆچی ئەو پاکانە بێنە ئێرە؟ بێڵن خەڵک خۆیان بڕۆنە ئەشکەوت و بە ئاشکرای ببینن کە خوددا چۆن مردوەکانی زیندوو کردوێتەوە. بێڵن دوایی بەسەرهاتی ئەشکەوتی سامناک بە چای خۆیان ببینن. دارچیان بڵێن خەڵک ئاگادارکەن ئێمە بەیانی دەچینە ئەشکەوت. باشتر نییە کە پێکێک ڕەوانەی ڕوون بکەین و پاپ لەم ڕووداوە ئاگادار بکەین؟ بۆچینە پێویستە ئێوە دەبێ ئەم کارە جێبەجێ بکەین بەسەرچاو. ئەگەر خاوەن شکۆتیەوە دۆزی زن بدەن، من دەبێ ئەم شەو بگەڕێمەوە بۆ ئەشکەوت. بۆچی؟ دۆستەکانم برسیانە و هەم نیگەرانی حاڵی منیشە. تازە ئەوان لەم شتانە کە هاتوۆتە پێش ئاگادار نین. و ئەگەر حەشیمەتی زۆری خەڵکی ئەم شارە ببینن ڕەنگە بترسن و هەڵێن. هەڵێن؟ بۆچی هەڵێن؟ مەگەر لە خەڵک دەترسن؟ وا دیارە لەبیرتان چوەتەوە ئێمە واین لە حاڵی هەڵاتندا. هەڵاتن لە دەستی سەربازانی هادریان و دیۆکلێتیانوس. ئەگەر پێویستە تا چەند سوار بخەینە تەکتان. سپاس دەکەین. من و ماریش لەگەڵ ئەوان دەچین. ئەم شۆ خەو لە چاوانی خەڵکی فیلادلفیا نامێنێ.
ئێوە وەڕێکەون ئێمەش سبحەینێ بەیانی زوو دەینە چێوی ئانجلۆس خوداتان لەگەڵ سپاست دەکەم خاوەن شکۆر بڕۆی ئەی خەڵکینە بزان و ئاگادار بن شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆس زیندوو بوونەتەوە شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆس زیندوو بوونەتەوە شەهیدانی ئەشکەوتی ڕەقیم زیندوو بوونەتەوە ئەی خەڵکینە ئاگادار بن شەهیدان زیندوو بوونەتەوە شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆس زیندوو بوونەتەوە جەنابی تێۆدۆس بەیانی زوو دەچنە ئەشکەوت هەر کەسێ دەیەوێ لەگەڵیان بڕوات بەری بەیان ئامادەی ڕۆیشتن بێت شەهیدان زیندوو بوونەتەوە شەهیدانی ئەشکەوتی ڕەقیم زیندوو بوونەتەوە جەنابی تێۆدۆس بەیانی زوو دەچنە ئەشکەوت خدا بکات شتێکیان لێ نەقەوما بێ ئەگەر بیانگرن بێگومان بەردەبارانیان دەکەن ئەگەر لە خوداوەند بۆ ئەواندا خۆزی خێر بکەین بە سەلامەت دەگەڕێنەوە من کە برسیەتیم لەبیر چووەوە بریا نەڕۆیشتبان نازانم ڕۆژی پێشووی چەندە خەوتوین